پێم خۆشە هەندێک شت هەیە کە لێرەیە باسی بکەم کە لەگەڵەوەشا کە ئەم خاتونە ئازیزانشتی زۆر باشیان وت لەسەر بەرنامەکە. ئەویش ئەوەیە کە باڵاپۆشی ئیرادەیە، باڵاپۆشی متمانەیە، باڵاپۆشی قەناعەتە، باڵاپۆشی یعنی ئەبێ پێویستەکە کە وەکو ئەم بە ڕێزانە باسییان کرد هەر لە مناڵیەوە دایکان و باوکانەوە ئەرکی دایکان و باوکانە کە بنەماکانی دین، کە عەقیدە، کە بیر و باوەڕ، کە پەروەردە و ڕەوشتێکی جوان لە مناڵەکانیانە دروستکەن و لە مناڵەکانیانە بیچێنن. یعنی ئەوە نییە بڵێ کە گەورە بوو خۆی کە ناتوەر لە مناڵیەوە ئەمە ئەرکی دایک و باوکە نابێ هیچ دایک و باوکێک لەم ئەرکە پیرۆزە خۆی بدزێتەوە، چونکە هەر بەجددی ئەمە ئەرکی دایک و باوکە کە ئەبێ مناڵەکانی بە پەروەردەیەکی جوان پەروەردە بکە و دواتریش لە کۆتاییە بەرهەمەکەی ببینێتەوە. جا لێرەیە من هیوای ئەوەی کە هیدایەتدانێکی زۆر باش بۆ هەموو کچانمان، بۆ هەموو ژنانمان، حتا ئەو کەسانەشی کە باڵاپۆش نین بەڵام خاوەنی ئەخلاق و ڕەوشتێکی زۆر زۆر جوانن کە ئەمانە شایانی ڕێزگرتنن لە ناو کۆمەلگای ئێمەیە. یعنی ئێمە زۆر جار هەر نەڵێین تەنها باڵاپۆشەکان شایانی ڕێزگرتنن، نا هەشە باڵاپۆش نییە بەڵام خاوەنی ئەخلاق و ڕەوشتێکی زۆر زۆر جوانە کە شایانی ئەوەیە بە تەواوەتی ڕێزی لێ بگیرێ. تەنها ئەوە ماوە کە خوای گەورە هیدایەتیان بە ئێمەش داوای دوعای هیدایەتیان بۆ ئەوکەین، نەک ئەوەی کە بە شێوازێکی ئەوە ناشرین پەیامەکە بگەێنین ئەوانیش وا لێ بێ پەشیمان بنەوە لەوەی کە نەتوانن ئەو بڕیاری باڵاپۆشێ بن.